بس ارحل بقى يا سيسي بجد ارحل. بەڵێندەرێکی میسری بە ناوی محەممەد علی کە لە ئیسپانیا دەژی داوای کرد کە لە ڕۆژی هەینی داهاتوودا ئەگەر سەرۆکۆمەر دەست لە کار نەکێشێتەوە خۆپیشاندانی ملیۆنی لە سەرتاسەری میسر ساز بکرێت. محەممەد علی گرتەیەکی ڤیدۆیی کە ماوەکەی 30 خولەکە بڵاو کردەوە و تێیدا ستایشی سوپا و پۆلیسی کردووە لەوەی باتوندی مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندەرانی ڕۆژی هەینی ڕابردوودان نەکردووە. هەر لە گرتە ڤیدۆیەکەدا محەممەد علی داوای کردووە کە لە ڕۆژی هەینی داهاتوودا خۆپیشاندانی ملیۆنی لە سەرتاسەری میسر ساز بکرێت ئەگەر دامەزراوەکان نەتوانن عەبدولفەتاح سیسی سەرۆکۆمار ناچار بەدەست لە کارکێشانەوە بکەن. محەممەد علی کە لە ئێستادا لە ئیسپانیا دەژی 2 هەفتە لەمەوبەر چەند گرتەیەکی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو کردەوە کە لە ماوەیەکی کەمدا بڵاوبوونەوە و قسەکانی لە شەقامەکانی میسر دەنگیاندایەوە ئەو ئاماژەی بەوەدا بوو کە ماوەیەکی زۆر لەگەڵ دەسەڵاتکاری کردووە و لەم چەند ساڵەی دواییدا گەندەڵی وڵاتەکەی گرتووەتەوە و بە تایبەتی سەرۆکۆماری میسری تۆمەتبار کرد. محەممەد علی کە لە ماوەیەکی کەمدا ژمارەی فۆلۆوەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خێرایی زیادیان کردووە. دووشەمەی ڕابردوو هاشتاگێکی بەناوی سیسی تا ئێرە بەسە کردەوە و لە ماوەیەکی کەمدا هاشتاگەکە گەیشتە 1 ملیۆن بەڵام دواتر هاشتاگەکەی داخرا. لە بەرامبەردا ئەحمەد موسا ڕاگەیاندکاری نزیک لە ڕژێم دوێنێ شەمە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند بوو کە پیلانێکی بە ئامانجی ڕوخاندنی دەوڵەت نەک سەرۆکۆمار لە ئارەدایە. ئەحمەد موسا جەختی کردبووەوە لە سەرەوەی کە میسریەکان هۆشیارن و بە هیچ شێوەیەک بەدەم بانگەوازەکانی وێرانکاریەوە ناچن. دوابەدوای یاری تۆپیپی نێوان هەردوویانی ئەهلی و زەمالیک لە پارێزگەکانی قاهیرەی پایتەخت و ئەسکەندەریە و شەرقیە خۆپیشاندان ئەنجامدرا. شایەت حاڵان باز لەوە دەکەن نزیکەی 300 خۆپیشاندەر بۆ ماوەیەک چوونە مەیدانی ئازادی لە قاهیرە کە بۆتە هێمای شۆڕشی 25 کانونی دووەمی میسر و لە دژی دەسەڵاتدارانی وڵات دروشمیان دەوتەوە. لە ئێستادا هێزە ئەمنیەکان لە گۆڕەپانی تەحریر ناوەڕاستی میسر ڕێوشۆنی ئەمنی توندیان گرتووەتە بەر کە ڕۆژی هەینی ڕابردوو خۆپیشاندانی دژ بە عەبدولفەتاح سیسی تێیدا ئەنجامدرا بوو. ڕۆژی هەینی ڕابردوو لە میانی خۆپیشاندانەکانی گۆڕەپانی تەحریری ناوەڕاستی شاری قاهیرە ژمارەیەک خۆپیشاندەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران. لەو بارەیەوە محەممەد باقر مافپەروەری میسری لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕایگەیاند بوو کە ژمارەیەکی کەمی خۆپیشاندەر کە لە سەربازگەکانی سەلام و جەبەل ئەحمەر بەند کراون ئازادکراون و ئەوانەی دیکە هێشتا لە گرتوخانەکاندان و ئازاد نەکراون. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش هاشتاگێک بە ناوی گۆڕەپانی ئازادی کرایەوە کە لە ماوەیەکی کەمدا لە سەرتاسەری میسر بەرزترین ئاسی تۆمار کرد دوای ئەوەی تویتەکانی گەیشتە 1 ملیۆن و 1000 تویت کە زۆر بەشیان ئاماژە بوون دژ بە عەبدولفەتاح سیسی. لە بەرامبەردا هاشتاگی لەگەڵت داین سیسی دوای ئەوەی تویتەکانی لە 6873 تویتەوە بەرزبووە بۆ 9483 تویت گەیشتە پلەی سێم کە لە پلەی 4مدا بوو.